بابەتی کۆڕۆنا بابەتێک هێشتا کۆتایی نهاتووە و بەردەوام جیهان پێوەی ئەناڵێنێ و بەداخەوە ڕۆژانە کەسانێکی زۆر گیان لە دەزەدەن بە نەخۆشی کۆڕۆنا بەڵام ئەوەی کە گرنگە پێتان بڵێم یعنی بەداخەوە ئەو کەسانی کە بارودۆخی تەندروستیان زۆر خراپە یان گیان لە دەزەدەن هەموو کەسانن کە ڤاکسینیان لە خۆیان نەیاوە و دەیان و سەدان بەڵگەی لەو شێوەیە هەیە کە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە ئێستا لەبەر چاوی خۆمانە لە یەکەی چاودێری وردەکان گیانیان لە دەسەدەن یا بارودۆخی تەندروستیان زۆر خراپە. ئێمە لە ساڵی نوێدا دەرگای سنتەرەکانمان کراوەیە بۆی خەڵک ئەوانەی 6 مانگیان تێپەڕانەوە لەسەر دۆزی دووەم یان نژەمی دووەم ئەتوان نژەمی سێهەم وەربگرن بێن خۆیان بکوتن و ئەمە تاکە ڕێگەی خۆپاراستنی خۆیان و خێزان و ینی لە مردن نەجاتیانەیە کە ئەمە شتێکی گرنگە بە نسبەت ئینسانەوە بۆیە داوایان لێکم تکایان لێکم خۆیان بکوتن. حاڵەتی ئۆمیکرۆن کیتەکەی لە بەغا هەیە ئێستا نووسراومان بۆ هاتووە کۆمەڵێک لەو حاڵەتانەی کە هەیە ئەیان نێرینە بەغا تا ئێستا لێرە هیچ حاڵەتێک بە فەرمی لە سلێمانی ڕانەگەێنرا. سەری ساڵ ئێستا ئێمە گرێبەستی نوێ لەگەڵ کۆمپانیەکانەکەین هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڵێنیان پێداوین بابەتی نەختینەی دەرمان لەبەر چاو بگرن بۆی ئێمە بتوانین دەرمان بە نرخێکی گونجاو و کۆمپانیەکان بتوانن تەجیزمانکەن لە دەرمان.